ئەگەڵ لە خۆ بێ ببوورە چێ بووە سێرەکە یافرەتە نەدیوە وتمان ببوورە ئەم هەموو ببوورەیە نەبڕایەوە ئەتۆ بۆ کوێچن؟ چوومە بەغا خێرە؟ خێر ماوە چوم بۆ مواجی براکەم لە عەبوغرێب بێ خۆی داوای لێبوردنم لێ بکات باش بەسەرچەوە من داوای لێبوردن لە جەنابێ ناکەم ئەو یادکم شەوە ئەوەی تەک منتهم من ما شاء الله هاي شقد حلوة خلي شوي راسك هاي شنو جمالك ما شاء الله ما شاء الله شلونك حبيبي انت رايت هوية لو لا انت هوية ها خلف اكو شيء لا سيدي ماكو شيء يلا انزلوا اكو سيارات هواية يلا اسك اخواتو بوتش بشريكي ئەخوا کەنیشکەم نەجیب زادەی بۆ پورێگیان چی بووە؟ چاکە بەو سەوسارە کرد بیمە قوروان غیرەتە بەڵێ پورێگیان وازان کە جلی مغاوریان لەبەرا بوو ئەبێ ئێمە کڕنووشیان بۆ بەرین خەیاڵیان خاوە کەنیشکەم ئەگەر ئەزانی ئەم زاڵمانە چیان بەسەرمان هاوردە باشە پورێگیان خێرەوە چی بۆ بەغا؟ بۆ بەغدا ناچم بۆ خوڕماتۆچم ماڵمان لەورەیە ئەی خێر بواتبووی بۆ سلێمانی؟ بێژم چێ کەنیشکەم ئەرە نەکبەتی نەوێ من چیم داوە لە سلێمانی من نەکەس نەکار نەقەوم و خێش ئەرە نەکبەتی نەوێ چیم داوە لە سلێمانی ئەرە کوڕەکەم لە حەبز نەوێ وە گرتویانە پێشمەرگەبی بۆ چالاکی هات بۆ ناو شار خباری کرایەوە یعنی بۆ ماجەهی هاتووی؟ مواجهە پێم ژن لەکوێیە نازان مەها مردا خوا گەورێ پورێگیان ئیشەڵڵا هیچی لێ بەسەر نایە قوربان خوا بم خوا لە گەورەی خۆی ناکەفێ بەسکوا لامان لێ بکاتەوە هەزار جار پیان وێژم بیکەنە خاتر خوا بیکەنە خاتر پێغەمبەر پێم بێژن بێژن خوا لە ئەنجازەیە خەشمەریان پێکردم خوا تاج و تاراجیان بڕمێنێک پورێگیان فەرموو خوا مەگری دەستەکان خۆش بن ئەژم پرسیارێ بکەم نابێتە عیبە پورێگیان بڵێ ئەیا ڕۆ بۆچی عیبە؟ لەوای بەیان و زان نەچۆتە سەر زوانی ئەگەر پسکیتێ نانێ شتێکە پێ سەرچاو پورێگیان ئەیا ڕۆ فەرموویە خوا عافێتە بێ دەستەکانە خۆش بن کەنیشکە ئەگەر ئەمەشم لێ وەرگری دڵم ناشکێنی کەنیشکە نازانم چۆن چاکەی بەبۆ بەخوا خوا وەریگرە بێ دەستەکانە خۆش بێ خوا بە زیاد بێ هێشتا خێر ماوە پورێگیان ئێستا عینوانی ماڵی خۆمانە ئێمە لە سلێمانی خوا هەرچەند هاتی بۆ سۆراغی کوڕەکە و وەرە بۆ ماڵی ئێمە
باوکیشم ئیشی بازرگانیەکە ئەم نوزابتەکان چاکە ناسێ باشکم شتێکە بۆ بکە بۆ سۆراغی کوڕەکە و ئەوە قوربانت بم ڕەبی خوا باوکداکی لێ نەسێنێ قوربانت بم بەس نەمزانی پورێ گیان ناوە چییە؟ ناوم جەیرانە. جەیران بەڕاستی ناوێکی خۆشە. تو ناوت چییە؟ وەنەوشە. ناوێ خۆشە وەکو خۆشت جوانە. دەستم ماجەکەم دایە جەیرانگیان. ئەڵێم کوێری؟ ئەی بەوەنەوشەوە چیتە؟ نە کووردە تۆ بێدەنگ بە. دیارە تۆم جۆرە کەسانە ناناسی کە چۆن بە درۆ بەرتەکەون دوایش ئەڵێن ئەو خاتون داوای لێبورد نەکەین ئێ ناوت چییە؟ عیب ناکەن؟ ئەوە دووسە کێ دابەزێ دابەزێ دووس کێ دابەزێ دابەزێ کێ دابەزێ دابەزێ مە دووسە يلا خش عجلة بكم خو حافظ بيا خو جيران خو حافظ خو حافظ بيا يلا اصعدوا يلا اصعدوا اصعدوا يا بيرا مرحبا حجي مرحبا يلا يلا حجي اصعدوا لورا شيء سكشن هالجمال روح لي غاد روح لي غاد يلا انا قاعد شلونك حلوه احترم نفسك. ليش صرت عصبية ما تحبين نتعرف؟ قلت لك احترم نفسك. خوش احترمت نفسي والله ما تدقن هذا الكاسيت بلا زحمة من بيت ابوها رايح البيت الجيران طالعة من بيت ابوها رايح البيت الجيران قالت لي يا حلوة اسقيني على عمي يزويني قالت لي روح يا مسكين قالت لي روح يا مسكين على مبروك من بيت ابوها رايح البيت الجيران لا تسأل وانت تجينا في الشارع ايش بيك انت قعدت احترم نفسك ايش بيك؟ انت شو ما عندك قوم ما عندك خد انت شو احترم نفسك انت ما اسكت اسكت احترم نفسك اسكت قبلك ما يعرف اذا ما تقعد مكانك ترى اربيك واربيك من خلف زين ما تربيك ثاني شرف ثاني شرف يا ترقط اقعد يا ترقط وصل انت عداك اعطيه روح مكانك رجعت في مكانك
شوية